بەڕێزان دوای ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەواڵێک بڵاو بووەکەوە لە سنووری قەزای پشدەر بازرگارێک هەرەسی هێناوە دوای ئەوەی کە لە بەرواری 12 2020 لەلایەن ئاسایشی قەڵازەیە کەسێک دەستگیر کرا دواتر بە هۆی تایبەتمەندی پیشەی بە بڕیاری دادوەر هەواڵەی بەڕێبەرایەتی پۆلیسی ڕاپەڕین کرا و بۆ مەبەستەش بەڕێبەرایەتی پۆلیس ڕاپەڕین لەگەڵ دادگا دەستی کرد بە لێکۆڵینەوە بەڕێزە ئێمە لەم کۆنگرەیەدا دەمانەوێت سەرەتایەکی ڕوونکردنەوە بدەین بە هاوڵاتیان بۆ ڕای گشتی کە ئێمە بەم شێوەیە دەستمان کردووە بە لێکۆڵینەوە لە ئێستادا 20 کەس بەهۆی ئەم ڕووداوە دەستگیر کراون کە لە ئێستادا لەلایەن پۆلیسی دادگا لێکۆڵنەوەیان لەگەڵ دەکرێت و هەروەها زیاتر 50 هاوڵاتی لەلایەن پۆلیسەوە سکاڵای لێوەرگیراوە و هەروەها زیاتر لە 500 هاوڵاتی تر ناوی خۆیان نووسیوە بە مەبەستی وەرگرتنی سکاڵا و هەروەها دواتری سکاڵا لە ئەمانیش وەردەگیرێت بەڕێزان ئێمە بەداخەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەندێک هەواڵ و دەنگۆ بڵاو کراوەتەوە ئەمانە زۆربیان دوورن لە ڕاستی ئێمە وەکو بەڕێبەرایەتی پۆلیس ڕاپەڕین دڵنەوەی هاوڵاتیان دەدەین هەر ڕاگەیانێک هەر هەواڵێک کە بە فەرمی لەلایەن بەڕێبەرایەتی ڕاگەیاندنی بەڕێبەرایەتی پۆلیس ڕاپەڕینەوە دەردەسێ ئەمە فەرمیە ئەوان سەرجەم هەواڵەکانی تر پشتڕاست ناکەینەوە هەواڵەکانی تر دوورن لە ڕاستیەوە بەتایبەتی لەم چەند دوایەدا هەواڵی وا بڵاو کراوەتەوە کە بڕێکی پارە دەستی بەسەردا گیراوە کە دەگەڕێتەوە بۆ بازرگانە نەخێر ئەم هەواڵە ڕاستنیە دوورە لە ڕاستی بەڵکو ئێمە لە ئێستادا دەستمان کردو بە لێکۆڵینەوەیەکی زۆر ورد لەگەڵ تۆمەتباران و هەروەها وەرگرتنی ئەو سکاڵایانش کە هاوڵاتیەکان کە 50 کەس سکاڵای لە ئێستادا تۆمار کردووە